ئەو حەبلەی ئامادەکرا بە ڕاستوچۆپیەکەین ڕایە لێ بەستین کە ڕایەکەن بەستە 5 حەبل و زیگزاچی ئەکوچین و بە هەر تابلۆیەکی کە داشنە لە بیدایەت و لە کۆتایی ئەمە دەبی زنجیری لێ دابنێن وەچی ئەو زنجیرەی کە زنجیرەکە شندانە ئینجا دەست بە سادەکەیەکەین حەسەب نەخشەکەی و چەندن کەش لەو نەخشەیدا هەیە هەندە ئەوە حەبلەی دەبی لێ دابنێن ینی بە جێرەی نەخشەکەی ئێماڕۆین حەسەب نەخشەکەیە تابلۆکە ئەجە کە سادەکە تەواو بوو گەیشتینەوەی ئەجە نەخشەکەی دائەنێن نەخشەکەش بە جێرەی ئەوە دەبی دابندرێت ئەجە کە نەخشەکە دانرا بە سوفی ئەو سوفانە پڕەکەینەوە کە پڕن کردووە حەبل و زیگزاچی لە ساکوتین پاشی حەبل و زیگزاکەکەی دەبی بۆ کوتکەی ئەمە شەو بکەین و کە ششن کرد ئەو کاتی بڕینەوە داتێ بۆ مقەسەی دەبی ئەوها ببڕینەوە کە تەواو بوو لە بڕینەوەکەش دووبارە دەست بە نەخشدانانەکەینەوە کە هەر ئەوە کەت کرد تابلۆکت کرد ئەگەر نەخشت کرد یەک نقطات و غەڵەتی هەبوو دەبی ئەوە هەموو هەر بەشە دووبارە بگەڕەوە بنن لە بیدایەت دەست پێ بکەوە یعنی ناوی بە جێرەی خۆت و دانیش نەخشەکەی بکەیت هەموو بە جێرەی ئەوەی دەبێت ئەو تابلۆی هەموو بە شان و ملیەکرێت دەویش هەموو ئیشی دەستیەکاری ڕستن و چنینە ئەمە هەموو شتەکی دروست دەکەن بە جێرەی ئەو نەخشانەی کە لۆنداندرێ حتمما ئافرەتی کورد ڕۆلێکی گرنگی هەیە لە کاری دەستی کاری خاستە کاری ڕستن و چنین زۆر لێ هاتوو زیرەکە لەو کاری وەڵا 12 ساڵ لێرە کار دەکەم جاروەیە غەڵەتەکەم جاروێ غەڵەت ناکەم نەخشەکە هەیە زۆر زەحمەتە جاروێ غەڵەت دەکەی جاروێش غەڵەت ناکەی یاعتیادی نەخشەکەی دادەنێ بەخوایەوە تەسیر لە ئینسانێکە لە بە چاوت پێزایی دەبی لە پشتت دادەنیشیانە تا ساعت دوی ئەمە کاری دەکەینەکان لە هەشتی بەیانێت تا دوی نیوەڕۆ کار دەکەی ئازاری پشتمان هەیە ئی چاومان هەیە کارەکەمان زۆر گرانە ئەوە ئیشینی کوتنگەکەیە ئەوە زیگزاکەکەمانە بەڵێ ئینجا تابلۆکەی شە دەکەی وەبی لە پشتەوە گرێچتی نەکەوی تێ ساڵ ببێ ئەمجا دەیبڕینەوە ئەتوانم بڵێم بە سەدا فەرمانبەرمان هەیە خەڵکی خۆمان هەیە خەڵکی بێگانەمان هەیە لێرە ڕاهێنانیان کردووە ئێمە ڕاهێنانمان پێ کردو و مافورمان فێر کردوونەوە کە چۆن مافور دروست دەکرێت و ئەتوانن بۆ ئەوەی بتوانن لە ماڵی خۆیان مافور دروستکەن بۆ ئەوەی بتوانن وەڵی خۆیان لە ماڵەوە چونکی دەستگاکان دەستگای ئاساییە دەستگاکان بە شێوەیەکی ئاساییەوە ئەتوانن هەر کەسێک ئەتوانی ئەم مافور دروستکە بەس دەبی فکرێکی هەبی لەسەر مافور بزانی ئاوە دیزانی مافور چۆن نییە بۆ ئەوەی ئیشی لەسەر بکەن و دابنێن ئێمە مافور دروست دەکەین تابلۆ دروست دەکەین جۆرەها تابلۆ پەیوەندی بە کەلتورە کەلەپوری کوردەواری دروستمان دەکەن و دروست دەکەن ئێمە لە هەموو ڕوویەکەوە مافور دروست دەکەین لە ڕووی کەلتوریەوە لە ڕووی ئاینیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە مافوری جۆرەها زۆر دروست دەکەن کە پەیوەندی بە ڕەسەنایەتی کوردیەوە هەبێ مافوری گەورەمان هەیە گسکەمان هەیە وێنەی سەرکردەکانمان هەیە وێنەی هەر کەسێک حەزمان لێبی ئەتوانین وێنەی هەر کەسێک بی لە ناو تابلۆ بە شێوەیەکی زۆر ڕێکپێک و جوان دروست بکەین ئەم مافورە مافورێکی دوو بەسەیە سێ فەرمانبەر کاری لەسەر کردو بۆ ماوەی 7 مانگ هەتا ئەو مافورێت تەواو بووە زانێکی زۆر جوانە مافورەکە مافورێکی نەخشێکی ئیرانیە ئەم کۆگاوە چەندەها مافوری گەورەمان داناوەوە چەند ساڵانێکە بەهۆی نەبوونی بازارەوە نەمانتوانێت ساغیان بکەینەوە
ئەوانە هەموو مافوری 2 بە 3 و 3 بە 4 و 2 بە 2 تابلۆمان هەیە بە زۆر بە نرخ زۆر جوانە زۆر بەڕێشیمان دروستکرد دەماندوبوونێکی زۆرمان پێوە دیتووە بەڵام هەتا ئێستا بەهۆی نەبوونی بازارەوە چەندەها ساڵە ئەم تابلۆیانە لێرە دانایە و هیچ بازارێکی نییە